ئازان جارێکی دیکەش سڵاوتان لەبێ و کاگەدارن ماوەی چەند هەفتەیەکە مانگرتنی فەرمانبەران لە دام و دەستگا فەرمیەکان بەتایبەت لە سنووری پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە و ناوچەی گەرمیان دەستی پێکردووە. لەو نێوەندەشدا فەرمانبەرانی دادگاکانی ئەم سنوورە بەتایبەت دادگای سلێمانی مانیان گرتووە. ئەمڕۆ ئێمە لە تەوەریەکەمی بەرنامەی بیانی باشکوردستان گفتوگۆ دەکەین لەسەر مانگرتنی فەرمانبەرانی دادگاکان دام و دەستگاکانی سەر بە وەزارەتی داد بەتایبەت دادگاکان و هەستیاری کارکردنی ئەم دەستگایانەوە تا چەند لە ئێستادا ئیشوکارەکان پەکیان کەوتووە بەتایبەت کەسێک کە ئیشوکاری بە دادگا هەبێت بۆ هەر کارێکی تایبەت کە وەکو دەستگا فەرمیەکانی دیکەی حکوومەت ئەویش گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە کارکردن لە دادگاکاندا. ئەمڕۆ یادگار جەلال لێکۆڵەری دادوەری لەگەڵمان گفتوگۆی ئەم بابەتە دەکات کە میوان لەگەڵمان کاگەدگار بەخێربێت بیانیت باش. سپاس دەکەین بەخێربێت. باسە تا باسێک لە مانگرتنەکانی ئەوە بکەینەوە تاکو ئێستا وەکو دادگاکان بەتایبەت دادگای سلێمانی وەکو فەرمانبەرانی دەستگاکان بەردەوامن لە مانگرتن؟ بانی ئەوە باش، بەیانی کوردستان و پێشمەرگەکان و فەرمانبەران و مامۆستایان باش، بەیانی مانگرتووەکانیش باش. دیارە بەڵێ فەرمانبەرانی دادگای سلێمانیش وەکو فەرمانبەرانی دادگاکانی تر و فەرمانبەرانی هەنێ دەستگاکانی تر بەردەوامە لە مانگرتن کە لە هەفتەی پێش عوتڵەکەوە مانیان گرتووە. بەس پێم وایە پێش ئێمەش حکومەت خۆی مانی گرتووە لەبەرەوەی حکومەت خۆشی داوام ناکە ماشەڵڵاوە مودێکی زۆرە داوامی نەکردو کۆبوونی نەکردو لەبەرەوە پێم وایە شتێکی ئاسایی ئەگەر ئێمەش بۆ هەمان شکڵ بگەین. لەکەیەوە دەستان پێکردو بۆ مانگرتن ئێمە دەست پێکردن تاکەی بەردەوامە بن. بەردەوامبوونەکەی جارێ دیاری نەکراوە بەڵام دەستپێکردنەکەی پێ بە هەفتەی پشۆکەی کە شای سلێمانی دەوروبەری گرتەوە تەقریبان هەفتەیە کاتە هەفتەی سێمی. ئێوە بەردەوامە بن تا موچەکە بەسەریەکەوە وەربگرنیان موچەی ماگەی بتاندنێ بایکۆتەکە شکێن ئەگەر چی وا بڕاردراوە کە بە حساب یەکشەمە موچەی ئێمە بدرێ بەڵام تاکوسە بڕار نەدرا ئێمە چاوەڕێی هەموو موچەکانەکەین یان یەک موچە چونکە ئێمە بە تایبەتتر لە ناو دادگایەوە ئێستا ئەو ماشە هەیە کاڵێ چیتانەیە فەرمانبەر موچەی 4 مانگ لەمەوبەر ئێمەی لێکۆڵەری دادوەری کە لە کوردستانە بە گشتی 550 کەسێکە بین پێماوەترێت چیتانەیە فەرمانبەر ئەڵێ موچەی 2 ساڵ لەمەوبەر چونکە لەبەرەوەی ئێمە 2 ساڵ لەمەوبەر زیابوونێکی موچەی ساڵێکمان کەوتوتە لای حکومەت هەتاکو ئێستا کە داوامان کردەوە پێیان نەداین یعنی تەسەوەڕکەن بە موچەکانمانەوە بەشێکی زۆر مەبەست لە چیە زیادەی موچەیان ساڵ لە هەر بە تەحدید لە 30 حوزەیران ڕۆژی درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتی هەرێمە یاسای جێبەجێکردنی ماف و امتیازاتی لێکۆڵە دادوەریەکانی عێراق بوو لە هەرێمی کوردستان لە هەمان ڕۆژ ئەو یاسایە دەرچوو لەو یاسایە کۆمەڵ مختصات بۆ لێکۆڵەری دادوەریەکان دەرچوو کە لە یەکی 2013ەوە بەسرا بۆمان بەڵام هیچ ساڵی 2013 تاکو ئێستا ئەو تعویزێکە لای حکومەتە وەرمان نەگرتووە بۆمان نەدراوەتەوە ینی هەر یەکێکمان بە موچەیی ئێستا ئەو 4 مانگی کە فەوتاوە تەمان کە ئەو 4 مانگی فەوتاوە لەگەڵ ئەو موینە سەروی هەر یەکێکمان سەروی 1 دەفتەر دۆلاری کەوتوتە لای حکومەت باشە بەدەر لەوەش ئەمڕۆ کە 20 مانگە ئیسڵاو لە ساڵانی ڕابردوو ئەمڕۆ ڕۆژی موچەمان بوو هی مانگی دەکە وەریگرین و ێشە مانگی حوتەکە وەرنەگیراوە. ئێوە ئێستا هەموو فەرمانبەرانی هی ناو دادگا بایکوت داوامیان کردووە یان چونکە لەبەر ئیشوکاری خەڵک مەسەلەن زۆر جار مەلەفی زەواجە هی تەلاق هەیە هی دزیە هەموو شتێک ڕاگیراوە لە نامە بەداخەوە بەڵێ بالفعل ئێستا لە دادگاکانی سلێمانی ئەوەی کە زانیاریم هەبێ ئەگونجێ هەنێ دادگا و هەنێ دادوەر تاکوتەرا ئیشیان کرد بێ ئەش پێم وایە بە بەردەوامی نەیانتوانیوە بیکەن چونکە فەرمانبەری لە بەردەستان نییە بەڵێ بالفعل هەموو شتێک لەوانە وەستاوە ینی زۆر دای لێبرنی لە هەموو ئەو کەسانێکین کە ئیشیان بە دادگا هەبوو پێویستیاتیان لە دادگایە هەیە بەڵام کاریان وەساوە بەڵام با ئێمە بڵین هەر ئەو چەند خەڵکە و چەند کەسە لەمایە کاری وەساوە ئێمە کە لە بەحساب لە هەرێمی کوردستانە کە باسێکین 1,400,000 فەرمانبەرمان هەیە وایەنە ئەگە هەر یەکێکمان لەو فەرمانبەرانە کەسێکی کەوتبێتە بژێوی ژیانی کەسێکی لەسەر شان بێ ئەمە کاتە نزیکەی چەند ینی گریمان خێزانەکە ئەم پیاوە بژێوی خێزانەکەشێکە یان بژێوی مناڵێکێکە یان بژێوی دایک و باوکی لەسەرشانە بێ یان نا خاون ماڵەکەی بژێوی لەسەر کرێکەی ئەم مۆزەفەیەکە کرێکەی وەرنەگرتووە و معاشەکەی وەرنەگرتووە یانی تەقریبان سەر و 3 ملیۆن کەس ژیانی وەساو بە تەواوەتی
ژیانی وەساو بە تاوەتی لە وڵاتەیە. ئێستا ینی ئیجرئات یاساییەکان بۆ هەموو کەیسەکانی دادگا ڕاگیراوە یا هیچ کەسێک ناچێت لە دادگا؟ بەڵێ ئیجرئات یاساییەکان خوێن دادوەرەکانیشمانیان گرتووە هەوشێوی فەرمانبەرەکان. ئێستا بەتاوێتی کە هاتم بیرم لەوە کردو ئایا بڵم دادوەرەکان پۆلەوە گرچیە بە پێویستەکان پرسیار لە خۆیان کرێ ئایا دادوەرەکان حسابی مانگرتنیان بۆ کرێ یا حسابی داوامکردنیان بۆ کرێت چونکە هەمویان بەڕێزانە ئەچنەوە بۆ داوامەکە بەڵام پێم وایە هەندێکیان ئیشێکی زۆر کەمەکان هەندێکیشان پێم وایە هیچ ئیشێکیان پێ ناکرێت لەبەرەوەی نەبوونی فەرمانبەر و بەڕایکردنەکانیان سەر ڕای ئەوەش بەڵام دادگایەکمان هەیە کە دادگای لێکۆڵینەوەی ئێشەگرە کە تایبەتە دادگای لێکۆڵینەوە عەلەکسە بۆ تاوان و ڕووداوەکانە ئێشەگریەکەی هی دادگای لێکۆڵینەوە هەتاکو ئێستا بەردەوامە ئەو لێکۆڵەوەی دادوەرانەی کە خەفەریاتیان هەبوو ئێشەگرتیان هەبووە لە کاتی خۆیان ڕۆشن و ئیشەکانیان بەڕایی کردووە لە ڕۆژەمانمان گرتو هەمومان لەبەروی پەیوەندی بە موچەوەیە بەس ئەم دادگای ئێشەگرا هیچ مخەساتێکی نییە هیچ مقابلیشی نییە ئەمەش بە هیچ مقابلەکە چین ئەو ئیشەی ئێوارەکانەکەین بەڵێ شەوان داوامەکەین تەقریباً لە سەعات 6 تاکو 12 ئەو مەلەفانەی تایبەتە بێ بۆ مەلەفانەی کە لە خۆی لە دوای داوامی ڕاستمیەوە ڕۆدا ڕووداوەکانی تاوان هی ڕۆژ بەڵێ هی ڕووداوەکانی تاوان یانی ئەوانەیە کە بەیانیان کە بەهۆی نەبوونی دادوەریان بۆهۆی نەبوونی لە کۆڕۆی دادوەریەکانەوە ئیشەکان کراوە ئێندرێتە شەوان ئەگەرچی زەختێکی زۆر لەسەر چکە لە هەموو سلێمانی و کاتە یەک حاکم و یەک دوو لە کۆڕۆی دادوەری ئیشەکانەکەن زەختێکی زۆرمان لەسرە بەڵام ئێمە حسابی ئەومان کردووە کە لەبەرەوە هیچ مقابلێک و موچەیشی نییە ئەوە ئەمەش بەبێ مقابل و موچە دامیەشەکەی بڵێن بۆ یەک دوو ڕۆژە لێ ڕایەکرێ بەڵێ ئەوانە کە ئیفادات و پێویستیات و بەربوونی تۆمەتبار و یا ڕاگیرکردنی تۆمەتبار لێ ڕایەکی تاوان و بەتابەتەوانە گەورەکانیش بە هەمان شێوە نا ئەو کەیسیانی کە بەتابەتی لە ناو محاکمایە بەڵێ ئەوانە هەمووی دو ئاخرێ باش هەندێک کەس ینی تۆمەتبارن ڕەنگە ینی تۆمەتەکەشی تۆمەتێکی قورس نەبێت ینی لەوانەیە پۆلیس ڕای بگرێت تا دادگا تا دادوەر بڕیاری ئازادکردن دەدات لە ئێستاە ئەم کەسە ڕاگیری بۆ ینی کەیسەکەی ئەم کەسانەی ئەگەر لە لێکۆڵینەوەدا بن لە کاتی تحقیقا بن ناڵم ئەمەی دادوەری ئێشەگرا ئەیبینێت ئەگە بەتابەتی ئەگە تەوقیفی تیابی عین تۆمەتبارەکە ڕاگیرا بێ بەیانیانە چێتە بەردەمی دادوەری تایبەتمەند ئەو خۆی قەرارێدا ئەتوانێت ئیفاداتی وەرگێت و بە کەفالە بەریدا یا بیهێڵێتەوە تا ڕۆژی دادوەرێکی بەیانیان تایبەتمەندەکە ئێستا کەمان گرتنە بێ لە ئاخر دادوەرەکانی لێکۆڵینەوە ئەوەندی زانیاری مێ دادوەرەکانی لێکۆڵینە ئەو کێشانە بینن عین ڕۆژانە کێشەکان کێشەی تقریبان تا ڕادێ بڵین تازە نبیننەوەی کە زۆر زەڕوور نییە نبیندرێ ئەگەنا کێشە کۆنەکانیان و کێشانی کە تۆمەتباری تیا ئەبیندرێ بەڵام ئەوانەی کە دادگاییان هەیە ڕۆژانی دادگایەکە دو ئاخری دادگایەکانیان باش ئەگەر کەسێک سەفەری هەبێت و دادگایشی هەیە لەم حاڵەتە چی بکات؟ سەفەری و دادگایی هەبێ ئەو توانێت ئەگەر خۆی حەزکات توانێت سەردانی دادگاکە بکە طلب بنووسێت و داوی دواخستنی داواکەی کە ڕۆژی مرافعەکەی کە بۆی سەفەرەکەی و شتێکی ئاساییە گەمانگرتنی بۆ ئاساییە شەرت نییە ئەوەی سەفەری هەیە هەر بۆ سەفەرەکەی بۆ گەشتکردن بەشکم هەندێک خوێندکارێکە ئەڕوات 3-4 مانگی تر ناگەڕێتەوە خۆی زەڕێتی ئەو شتەکەی زانانی ئەو کەسە تا شایەتیان زۆر شتە ئێمە بالفعل زۆر ئاساییە توانێت بڕات سەفەری خۆی کاسی مانگە 4 مانگە چەندی پێچ توانێت ئەو کاتەکە گەڕایەوە ئیفادەکان پێویستیەکانی خۆی جێبەجێ بکات محامێکە توانێت محامەکە عەلەکس کە ئەو ئیشی کاری هێنان و پارێزەرەکان لە هەنێ ئیشا جیاوازە بێت بۆ ئیشی تۆمەتبارەکە توانێت بە دواداچوون کە بەڵام وەرگرتنی ئیفادات کابراگە شاید بێشکاتکە بێت تەنها خودی متهمەکە کە بۆ ئیفادەدان بێ پارێزەرەکە ناتوانێت بخۆیان ئەو کەسە حاضر بێت و ئامادە بێت و ئیفادەکان مەلەف و ئیشەکانی پارێزەر بۆ بۆ کەسەکە گۆڕێ باشە تا چەند ینی ئەمە مەترسی هەیە بەتایبەت ڕاگرتنی کەیسەکان کەیسە ئیجرئات یاساییەکان بۆ تاوان و تۆمەتە جیاوازەکان عین تا چەند ئەو بۆشایی یاسایی دروستەکە بەتایبەت لەم ناوچەیە لە پارێزگای سلێمانی لە پارێزگای هەڵابجە خو ناوچەی گەرمیان کێمانگرتن ئەم ناوچەی گرتوۆ زیاتر ینی مەترسی نییە کە بۆشایەکی گەورەی یاسایی و جێبەجێکردنی یاسا دروست بێت بۆ خۆی بۆشایی گەورەی یاسایی پەسادنی دۆستی یاساییەکان پکخستنی دادگاکان هەنە لەکسەر خۆی هەوڵ بین شتە بچکۆلەکان گەورە نەکەین و گەورەکانی بچووک نەکەینەوە زۆر جار هەیە کێشەیەک تا دواخرێ بۆبوونی ئامادەنەبوونی شایەتێکەوە دواخرێ زۆر جار هەیە بۆبوونی ئەو پشوار زۆرانی کە لە حکوومەتی هەرێمە خۆمان هەمانە دواخرێ وایانە زۆر جاری کەش هەیە بۆی ئامادە بەعنی دادوەرە بەڕێزەکە مۆڵەتی وەرگرتووە هەردووە ئاخرێ ئەگونجا بالفعل ئەم کێشەیە دروست بوو بێ بەڵام بەدەمەوە نەهاتن و گوێپێنەدانی حکوومەت دوای لەم کێشەیە کردووە یعنی
لە ماوەی ئەو ساڵ و هەژمانی کە ڕابردوو کە ئەم ئەزمەی موچەیە دروست بوو سەرجەم فەرمانەکانی کە ڕێگەیان پێدرا بوو لەلایەن بڕێدەکانیانەوە کەم مۆزەفەکانیان بتەناوبە داوام بکەن وایە هەفتەی 2 ڕۆژیان نێنەوە ئەوکو یارمەتیدان بۆ ئەوی کە مەسرفەکە کەمتر دەی تەنەها شوێن یان بڵم یەکێکە لە شوێنەکان کە بە کامل سافی و داوامی کرد دادگاکانی سلێمانی بوو دادگاکانی هەموو ناوچەکە چێ دەستخۆشی لێکرد چێ پێی زانین چێ ئاگای لێ بوو کەس سەیری بۆ نەکرد ینی خۆی هەر جوانەکە پێی بزاندرێ ئەو ساڵێک و هەژ مانگە بە کامل ستافەکە و ببێ ئەوەی کە متەناوبە وەرگیرێت و داوام نەکرێت کامل داوام کرا بەڵام کەس جۆشی پێنەدا و پێشی نەزانی بە حکوومەتەکەشمانەوە کاتە بۆ لەم کاتێ ئەمانی پێ ئەزاندرێ بۆ لەوەیان پێی نازاندرێت ئێستا بڕیارە موچەتان ینی ڕۆژێک شەمە دیاریکراوە کە موچی وەزارەتی وڵای وەکو هەیە کە بایکۆت بشکێنرێت یاخود جار هیچ برارێک نەدرا ئایا بەرداوامە بینیان نەبەز زانین کە ڕۆژ یەکشەمە لانەیە بڕیار لەسەرەوە بڕیارەکە ئێوە لای کێیە وەڵا بڕیارەکە ئەوەیە مۆزەفەکان هەمویان ڕۆژان یەکشەمە لەسەر هەمووی کۆ بێتەوە بە جەماعی ڕۆژان یەکشەمە کۆ بنەوە ئەلەکسەری ڕۆژان یەکشەمە لە دادگا کۆ بنەوە باشە بۆچی ینی قسەیەگەی لەسەروی کە ئەمانگرتانە زۆر جارکە بە شێوازێکی ڕەمەکی دەکرێت ڕۆڵی سندیکاکانی تایبەتمەند بە داخوکی لە مافیچین و توێژە جیاوازەکان چۆنە بینانی ئەمە ئەوەیە کە ڕۆڵیان وەکو پێویستنی یاخود چی وەڵاهی بەداخەوە گە بڵم ئێمە وەکو سندیکایەکمان هەیە سندیکای مافپەروەرانمان پێوترێ بەداخەوە چەندین جار تاکو ئێستا هیچ ڕۆڕەکمانتیان نەبینی چەندی جارکە لەم مانگرتن و داواکردنی ئێسا و جاری پێشوشە هیچ شێکمانتیان نەبینی اعترافی پێیەکەن کە هەتانەیان وەڵاهی ئەترافمان پێەکەین و بە تەمای هەڵبژاردنیش بووین ساڵی پار ئازان بوو بە پێرار بڵاوکراکەوە هەڵبژاردن تیاکەن ینی خەڵکێکی زۆرمان کە ئەندامی لێ چەند ساڵێک بۆ هەر ئەندامەتیمان تازە نەکردبوو لە خۆشی ئەوەی کە هەڵبژاردن نەکرێتەوە و دەستەکە بگۆڕێ و خەڵکی کە بێتە ناوەوە هەمومان چوینتیما و پارەی چەند ساڵیشمان تەسلیم کردەوە کە دوایەوە کە دوایی تر بە بیانووی کۆمەڵە بیانووی ترس و نازانچی نەکرا ئێستا لە هین لە ئەم بابەتەیە لە پرسی بایکوتکردنی دەوام ئەوان هەڵوێستیان نەبووە ئەوان هەڵوێستیان سندیکای مافپەروەران هەڵوێستیم نەبینیەوە لەگەڵ ڕێزمە زۆر سپاس بۆ سندیکای پارێزەران کە هەڵوێستیان هەبوو کە ئێوە داواتان لێکن بۆ منە لەو سندیکای خۆتان کاوانش هەڵوێستیان هەبێ یاخود فشارخان سەر حکومەت بەتایبەت باس لەوە کرد کە ئێوە تەنها کێشتان کێشتانەوەیە کە بەشێک لە مافی امتیازاتی خۆشتان وەک لە یاساکەدا هاتووە پێتان نەدراوە من وەکو شخصی خۆم داوام لێ نەکردوون نە لە سندیکای پارێزەران نە لە سندیکای مافپەروەران بەڵام دیارە هەڵسکردن بە مەسئولیت سندیکای پارێزەران ماڵیان بێ زۆر سپاسیانەکەم کە بەشداریان کرد و تەنانەت لە ڕێپێوان و لە مانگرتنەکانشا چەندین کەسیان هاتە گەڵمان و لەگەڵ ئێمە وەسا بوو داوای مافەکانی ئێمانە کرد بەڵێ یادگار جەلال لە کۆڵەری دادوەری زۆر سپاس جارێکی کە بەخێر بۆ بەرنامەی باش کوردستان سپاس دەکەین سپاس بۆ بەڕێزان ئازان بەیان باش کوردستان دوای وتانێک بەردەوام دەبێت